زیاتر لە سەدانەوە دنۆی دەنگەکانی هەڵبژاردننی هەردوو سەرۆکایەتی کۆماری تورکیا هەروە هەڵبژاردنەکانی پەرلەمانی تورکیا یەکلایی بوونەتەوە تا ئێستا هیچێک لە ڕێکابەرەکان نەیانتوانیوە لە سەدا 50 دەنگەکان تێپەڕێنن بۆەوەی کە پۆستی سەرۆکایەتی تورکیا وەربگرن. من زیاتر قسە دەکەم سەبارەت بە یاساکانی هەڵبژاردن لە تورکیا هەروە ئەنجامەکان کاریگەریەکانی چی دەبن سەبارەت بە سیاسەتی ناوخۆ دەرەوەی تورکیا. میوانێکی بەڕێزم لەگەڵا لە بەغداوە بەڕێز هاوڕێ تۆفیق شارەزای بواری هەڵبژاردن. بەڕێز هاوڕێم کاتت باش. بەپێی یاساکانی هەڵبژاردن لە تورکیا و ڕکابە ئەو کاندیدەی کە بتوانێت لە سەدا 50 دەنگەکان تێپەڕێنێت دەتوانێت لە خولی یەکەمدا بێتە سەرۆکی تورکیا، بەڵام ئێستا لە سەدا 99 زیاتری دەنگەکان جیاکراونەتەوە. پێتان وایە بکەوێتە گەڕی دووەمەوە ئایا ئەو کەمتر لە سەدایەکی کە ماوە ئەنجامەکان دەگۆڕێت؟ پێشەشی زۆر سپاس بۆ ئێوە. بێگومان ئەمە یەکەم جارە پێڕەوی سیستەمی دووخولی هەڵبژاردن نەکرێت بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی. شێوازێکی تازی هەڵبژاردنە لە تورکیا، ئەم شێوازە لە وڵاتانی تر بەتایبەت لە هەڵبژاردننی سەرۆکی فڕانسی و هەڵبژاردننی سەرۆکایەتی فڕەنسیا پێڕاوەکرێت. جەوهەی فەلسفەی ئەم قانونە خاڵێکە، ئەویش ئەوەیە کە ئەبێ سەرۆک دەنگی نیوەی گەلەکەی بەدەست بێنێ بۆ ئەوەی ڕەوایەتی جەماوەری هەبێت. دیارە لە یاساکان و سیستەمەکانی تری هەڵبژاردنە ئەم پرەنسیپە پێڕەو ناکرێت. چەند کاندیدێکە بڕکێەکەن چێ زۆرتری دەنگی هێنا ئەبێ بەسەرەوە. ئێستا هیچ کامیشان 50 زایدەنیەکی دەنگیان نەهێناوە و بەپێی دەستەی هەڵبژاردنەکانی تورکیا ڕایگەیاند کە 28 مانگ 28 ئەم مانگە جاریشی کە خولی دووەمی هەڵبژاردن لە نێوان ئەردۆگان و هەروەها کەمال کلیچداروغلۆ دووبارە ئەکرێتەوە و لە جاری دووەمە لە 28 مانگ ڕەچاوی ئەوە ناکرێت چێ 50 زایدەنیە گێنێ. لە نێوان ئەو دووکانیندەیە شیان دەنگێک زیاتر بێنێ ئەبێ بەسەرۆک، لە هەمان کات ڕەچاوی ڕێژەی بەشداریکردنیش ناکرێت. دیارە بەپێی ئەو ئەنجامە سەرەتانی ڕانگەاندووە ڕێژەی بەشداریکردن ئێجگار بەرز بووە کە ڕەنگە لە مێژووی هەڵبژاردنەکانی تورکیا ئەم ڕێژە بەرزە لە خەڵک لە دەنگدان بەشداری نەکردوێ. باسی زیاتر لە ڕێژەی لە ١٩٠ کە ئەمە ڕێژەیەکی زۆر بەرزە لە بەشداریکردنی خەڵک و هیچ وەختێک لە هەڵبژاردنەکانی تورکیا ئەم ڕێژە بەرزە بەشداری نەکردووە. باشە پێتان وایە هۆکاری بەشداریکردنی ئەم ڕێژە زۆرە لە هەڵبژاردنەکانی تورکیا بۆچی دەگەڕێتەوە؟ ئایا ڕکابەری توندی نێوان دەسەڵات و ئۆپۆزیسیۆن وای کردووە کە خەڵک بە ڕێژەی بەشدار بن یا هۆکاری دیکەی لە پشتە؟ لەبەرەوەی یەکەم هەڵبژاردننی سەرۆکایەتی بوو لە هەمان کاتە هەڵبژاردننی پەرلەمانیش بوو، دوو هەڵبژاردن بوو پێکەوە. خاڵی دووەم ئەمە لە ڕاستیا زیاتر لە شۆڕشێک دەچوو وەک لە هەڵبژاردنێک، لەبەرەوەی ئەم هەڵبژاردنە چارەنووسی 100 ساڵی تورکیایی بەرەو ئاراستەیەکی ترە برد. دوو ئاراستە دروست بوون. ئاراستەیە کە داواکە بگەڕێنەوە بۆ ژیانی پەرلەمانی و دەستور بگۆڕن و سیستەمی سەرۆکایەتی و تاگەڕەوی کۆتایی پێبێنن و نزیک ببنەوە لە ئەوروپا و پرۆژەی خۆراوە و کرانەوەی فەرهەنگی زیاتر لە ناو تورکیایە. برەی دووەم کە بەرەی ئەردۆگان و هاوپەیمانەکانێتی کە پێڵێن ئەتیفاقی جمهوری هاوپەیمانی کۆماری، ئەمانە جەختەکەنەوە لەسەر بەهێزی تورکیا، سربەخۆیی و سەروەری بۆ تورکیا و بە فەرهەنگێکی سوڵتانی لەژێر ئایدۆلۆژیایەکی ئیسلامی میان ڕاو. ئەمە جەوهری ئەو ململانەیە بوو، واتە خەڵکی تورکیا لە دوو ڕێیانێکا بوون، یا ئەم سیستەمەی ئێستا درێژە پێ بدەن یاخود سیستەمێکی تازە. لەبەرەوە هەردوو جەماوەرەکە بە حەماسەوە کێبڕکیانە کرد. جەماوەرەکەی ئەردۆگان بە حەماسەوە بوون کە بێ ئەم سیستەمە بمێنێتەوە، بە پێچەوانەوە جەماوەرەکەی تری زۆر بە حەماس بوون. بەڵام منەمێ خاڵێک بڵێم، ئەویش ئەوەیە کە جیاوازیەکەی نێوانیان زۆرە، ینی ئەو ڕێژەیە کە هەیە نزیکە بێتەوە لە 105 ڕێژەیەکی ئێجگار بەرزە و لە خولی دووهەم لەبەرەوەی کە کەمال کلیچداروغلۆ ئێستا شکستی هێناوە، ئەمە سایکۆلۆژیای دەنگدەر ئەگۆڕێ و ئاسان نابێ بتوانێت لە خولی دووەمە سەرکەوتن بەدەست بێنێ. ئەتوانی بڵێن ئێستا ئەردۆگان سەرکەوتنی جەماوەری بەدەستێناوە و 28 مانگ سەرکەوتنی دەستوریە. باشە، خوێندنەوەی زۆر بۆم هەڵبژاردنانە دەکرێت بە تایبەتی وڵاتانی دەرەوە چاویان لە ئەنجامی هەڵبژاردنەکانی تورکیایە. پێتان وایە ئاراستەی ئەم هەڵبژاردنانەی کە ئێستا لە تورکیا دواتر ئەنجامەکانی دەردەکەون لە نێوان ململانەی هێزە گەورەکانی جیهاندا لە ناوچەکە و سیاسەتی دەرەوەی تورکیادا چی دێنێتە ئاراوە؟ ئایا هیچ لەم باسە دەگۆڕێت؟
ئەتوانین بڵین وەکو ئەڵێن مانگسەر لە ئێوارە دیارە ڕووداوەکان یەکلایی بوونەتەوە. ئەردۆگان بۆتەوە بەسەرەوە کە نابی سواشی مانگ بابەتێکی دەستوری و دووپاتکردنەوەی هەڵبژاردنە ئەنجامەکانی هەڵبژاردن و خەڵکی تورکیا ئەم شەو قسەی خۆی کرد. پێمان خۆش بێ یا پێمان ناخۆش بێ ئەنجامێکەیە ئەویژەوەیە. خۆراوایەکان و ئەمریکایەکان دڵخۆش نین بەمانەوەی ئەردۆگان، چاوەڕوانیانەوە بوو کە گەلی تورکیا شێوازیشی تازە سەرۆشێکی تازە پێشکەش بکە کە نزیک بێ لە خۆرئاوا و دەستبەرداری پاوانخوازی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بێ. کەمال کلیجدار ئۆغڵۆ کە سەرۆکایەتی هاوپەیمانێتی میلەتیە کرد کە ئۆپۆزیسیۆنن بەردەوامە ئەیوت ئێمە کۆتایی بە ئیسیعماری تورکی ئەهێنین. مەبەستیەوە بووە ئەیوت بۆچی سەربازی تورک چیەکە لە سۆماڵ، ئێمە چیەکەین لە قەتەر، ئێمە چیەکەین لە کوێ، ئێمە پێویستەکە گرنگی بە بژانەوەی ئابووری و هەروەها پێشخستنی وڵاتەکەی خۆمان بن. واتە ئەم هەڵبژاردنە جاریشی تر دەرگای ململانیەکانی تورکیا لەگەڵ خۆرئاوا بەکراوەی ئەهێڵێتەوە و جاریشی تر بەهای لیرەی تورکی واتە قەیرانی دارایی نەختینەیی لە تورکیا ئاڵۆز دەکاتەوە. لە لایەکی تریش جارێکی تر دەسەڵات خوازی سەرۆک ئەردۆگان بەهێزەکە لە برەوەی توانی ینی بارودۆخی کاتە پێشەوە کە ئەو توانی بە بەهێزی لێ دەربچێ ئەمە واکە هێزی زیاتری پێبا بوو پێی کە میلەتەکەی لەگەڵیایەتی. واتە لەسەر ئاسی پەیوەندێنە و دەوڵەتیەکان سیاسەتی پێشوو بەردەوام ببێت کە سیاسەتی سەروەری تورکیایە و دروستکردنی ئەو باڕانەیە لە نێوان تورکیا و خۆرئاوا و نزیکبوونەوە لە چین و رووسیا و وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. باشە ئەدی ڕۆڵی کورد چی بەسەر دێ لە تورکیادا؟ پرسی کورد بەکوێ دەگات لە کاتێکدا لە هەڵبژاردنەکانی پێشووی تورکیادا کە ساڵی 2010 بوو هەدەپەکە پارتێکی سەرەکی کوردیە لە تورکیا و باکووری کوردستان توانی بربەستی لە سەدادا تێ بشکێنێت و هەمان کات کورسیەکانی زیاتر بوو، بەڵام ئێستا بە بربەستی سەدا هەفتیشەوە ڕێژەی کورسیەکانی کەمی کردووە. ئەمە چۆن دەبینن؟ بۆچی بەم شێوازە؟ پێش هەموو شتێک لە باکووری کوردستان بەهۆی ئەو بارودۆخی کە هەیە بەداخەوە بەشێکی زۆر لە چالاگوان و سەرکردەکانی کورد خراونەتە زیندان حەبس کراون لەسەرەوە هەمیانەوە دمرتاش و هەدەپە ڕوبەڕووی سزادانی یاسایی هاتوێتەوە و بە ناچاری پارتێکی تریان دروست کردو بە ناوی پارتی چەپی سەوز واتە ئابڵۆقەی سیاسی و پەلاماردانی سیاسیان ڕوبەڕووبەتەوە. لەلایەکی تر ئەبێ ڕاستیەکیش بڵین ئەویژەوەیە لە باکووری کوردستان و بە شێوەیەشی گشتی ئاک پارتی بە سەرۆکایەتی ئەردۆگان لە هەموو ناوچەکانی تورکیایە گرنگیشی بێ ئەندازەی بە گەشەپێدان و خزمەتی ئابووری کردووە. دروستکردنی ڕێگاوبانەکان، پردەکان، دروستکردنی ئاوەدانی، بایەخدان بە دروستکردنی ژێرخان، پێشخستنی ئاوەدانی وڵاتەکە ئەمانە کاریگەری هەبوو. واتە چەشی گەشەپێدان، چەشی خزمەتکردن چەشێکی گەورە بوو لە ڕاشەشانی سۆزی دەنگدەران و ئەم چەکە کاریگەری لەسەر دەنگدەری کوردی شەبووە. ناوچە کوردیەکانیش گەشەپێدانی ئابووری بە مانای دروستکردنی ژێرخان. لایەکی تر منەمەوێ باسی ئەوە بکەم ئاک پارتی چەشی سۆزی ئاینی بەکارهێناوە کە ئەمە کوردیش بۆ پێی کە موسڵمانە لە نێوان هەستی نەتەوەی و هەستی موسڵمان بوون پێچێت لە هەندێک شوێن دەنگدەری کورد ئەردۆگانی هەڵبژارد بێت. واتە بێ ئەو ڕاستیش ببینین کە ئەردۆگان وەکو پارتیشی ئیسلامی چەشی گەشەپێدان و چەشی سۆزی ئاینی بە یەکەوە کۆ کردوێتەوە. بەس قسەیەکی گرنگ کە هەیە بیکەین ئەویش ئەوەیە کورد لە نێوان کەمال کلیجدار ئۆغڵۆ و ئەردۆگانان نێزانی چی بکە لە نێوان دوو ئاگرا بوو بۆیە بە ناچاری پەنای بردە بەر کلیجدار ئۆغڵۆ. ئێستا ڕوون بۆتەوە کە کەمال کلیجدار ئۆغڵۆ چانسی ئەتوانم بڵێم زۆر لاوازە و نەماوە. باشە ڕەنگە لە ڕووی ئەخلاقیەوە ئەم قسەیە قورس بێ بەڵام لە ڕووی سیاسیەوە پێویستەکە بیکەین. هیوادارم سەرکردەکانی کورد لە باکوور ئەم 15 ڕۆژە دەست بکەن بە گفتوگۆکردن چکە لەگەڵەوەی کە خولی دووەم سەرکەوتنی ئەردۆگان نزیکە بەڵام ئەگەر کورد جاریشی تر ئەم هاوپەیمانێتیە بەڵێنی ئەوە باکە دەنگ با بە ئەردۆگان دەرگایشی دانووسان نەکرێتەوە. ئەم 15 ڕۆژە جاریشی کە دەرگای دانووسان نەکرێتەوە. هیوادارم لەم دەرگای دانووسانە کورد بتوارێت هیچ نەبێت لە کتێگەشتێک لەگەڵ ئەردۆگان کە نەک لەبەر خۆشەویستی ئەردۆگان بەڵکو ئەوەی پێڵەن پراگمەتیک واتە سیاسەتی خۆگونجاندن سیاسەتی واقعی چکە بە پێچەوانەوە ئەمە بێتە هۆی ئەوەی کە سەرۆشی هەڵبژێرا و تووشی پەرچەکردار بێ و بەرامبەر بوو لایەنانەی کە هاوپەیمانی دژی بوون هەڵوێستی تونگ وەربگرێ بە کوردەکەی بۆی ئاگری تووڕێی بەسەر بارانە ڕێژێ
حەقی ئەوەیە کە پێداچوونەوە لە ڕوانگەی بەرژەوەندی سیاسی لە ڕوانگەی ئەوەی پێڵێن پراگمەتیزم ڕەچاو بکرێ. باشە بەڕێز هاوڕێ تۆفیق شارەزای بواری هەڵبژاردن زۆر سپاس لە بەغداوە لەگەڵ کوردستان